بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر پێخۆشحاڵین کە دەینێر ئەمە کاتی خۆشی وعدەکماندا گوتمان چاڵاکی لە کوێ دەکەن هەر کەمە خزمەتی کوێ بکەمە ئەوەی لێرە نەبووە کە جێ لەو قسەی نەبووە جاران کۆی سنجاق کە ناوی ڕەوشنبیری هەولێرت دەینا بە معنای زۆربەی ینی کۆی سنجاق وامان باسکە کە 20 ساڵێک 25 ساڵێک دەبی هەست دەکەین ئەو دوو شارە گەورەی کە لە کوردستان پێشڕەو بوون جاران سلێمانی لەسەر ئاستی کوردستان و کوێ لەسەر ئاستی هەولێر هەست دەکرێت خراپ بڕاوەستایە هۆکارەکەشی تقریبان باسکرا ئەجامە زۆر جار دەمانوێت چاڵاکیەکان بینی نەکوێ هەر بەشێک بی لەو هەستانەوە و ڕاستکردنەوەی ئەوەی ئەگەر خزمەتەکە بکری ئیشاڵڵا ئەو بابەتەی دانرایە زیاتر معلوماتە دەقیقان ڕەنگە لای ئەوەی کە داتا لای کاک عەلیە ئیشاڵڵا دوایە قسەی خۆشتان لەوە دەکا و دکتۆر عەبدولباریش لێرەیە خۆی لەوێ ڕەنگە حەسی لێ نەبی ببین ئەیش معلوماتی ئاخر معلوماتی ئیشاڵڵا لایە ئەگەر کاک ئاری بە یەقەی بگری و دوایە بێ 5 دقەی ئەیش شتێکی برێ خراپ نییە بەڕێی من بەڵام ئەوەی لەبارەی محکەمەی فیدرالی و قەراراتەکانی لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسی زیاتر کە هەرێمی کوردستان چی بەسەردێتەوە ئەمە لەوەی دەست پێ دەکەین وەڵام لە ڕێ برادرێک بەبیری هینامەوە دەنام بەخۆم لە بیرم چوو کات خۆی کە ڕۆژ یەکەم نەوت دەرچوو لە کوردستان ئەمە ئەو زانیاریەمان هەبوو کە ئەمریکا پێی باش نییە دۆستانی جیهان ئەو ئیشیان پێی باش نییە وەفدێکی ئەمریکی تایبەتی چووتە لای سەرکردە کوردەکان پێی گوتینە ئیدارەی نەفت بە هەرێم نادرێ و ئەگە ئیدارەشی بدرێ دەستیان لە بۆ تورکیای درێژ کرد گوتیان زۆرترین قازانج ئەوان لێتان دەکەن ئێوە تووشی قەیران دەبن لەگە عێراق لەگەر ناوخۆ پێتان بەڕێوە ناچی و ئەو سەتا حەڤدەی ئەو زۆر گرنگە ئەو سەتا حەڤدەی کە هەیە لە عێراق هەتا ئەمریکا مابی ئەو سەتا حەڤدەتان مسۆگرە وا مەکەن ئەو ئیشەی مەکەن نەوتی دەرمەکەن ئێستا خۆشگوزارێنێکی زۆر لە بۆ ئێوە هاتیە لە 100 ساڵی ڕابردوو لە پاش سایکس پیکۆ کوردستان ئەزیەترایە ئەمە دەمانوێت لە ڕێ ئەو سەتا حەڤدەی بە ماوەی کام کوردستان ئەگەر لە دەستێکی ئەمین بیکەینە بەهەشت بەڵام دیارە دەسەڵاتی کوردی بە هەر هۆکارێکی دوور درێژبی نەوتەکەیان دەرکرد ئەمە ئەو ڕۆژی من گفتوگۆیەکم هەبوو لە KNN ساعت 7 یان 9 لە بیرم نمایەڵە بەزەبێت بەڵام دەزانم ئەو کاتی بکە و ڕۆژی نەوتەکە بە ڕسمی دەرنرا بەرنامەکەشمان لەسەر هەندێ بوو ئەم تەلەفۆن لە بۆ کردن گوتم کاکە ئەو بەرنامەی مەکەن لەگەرە من گوتیان لەبەر چی چ دەرێ گوتم وەڵای ئەم بڕک معلومات هەیە و تەمەشای وەزعەکەش دەکەم زۆر خراپەوە خەڵکی زۆر خۆشی بۆ تەمەشام کرد خەڵک مەیلە و مژدە و خۆشی لەلایەن دەسەڵات پێدرا و چار بەڵێنەکەم لە بیرمە ئەو چار بەڵێنەی بە میلەتی کوردرا کە ئەگەر نەفت دەربێنرێ عینەوەی ئێستا غاز واو عینەن دووبارە دەکەنەوە لە پرسی غاز عینەن ئەو قسانە دووبارە دەرێن ئەمە دەکەینە سەر نەخشەی وزەی جیهانی یعنی ئەو قسانەی دیارە پێشترێ ئەو سەرکردە گەورانە هیچی ڕاز نەبوو باسی ئەوەی کرا ئەین دەرێت تازەوە دیسان دەکەینەوە سەر نەخشەی وزەی جیهان و ئەجا خۆشگوزەرانی دروست دەکەین و بەبیرم دێ گوتیان کۆمپانیایەکانیش دەبنە پاڵپشت لە بۆ قەزیەی کورد تەمان هیچی دەرنەچوو هیچیان دەرنەچوو لەبەرەوەی ئەمە ئەو کاتی کەمەکەم معلومات هەبوو گوتمە KNN ئەو بەرنامەی نەکەین باشە خەڵک خۆشیتی و ئەمەش بچین برین زۆر خراپەوە وڵا دوای خەبەریان ئەمە گوتیان وڵاو 40 دقەیە هیچ شتێک بەرنامە دەبی هەربێ وڵا چوو ئەم وا بەبیرمە باسی ئەوم کرد کە سبەینێ ئەگەر سەرکردە کوردەکان ئەو ڕۆ نەوتیان کردەوە سبەینێ کە هەرسان لە خەوێ نوێژیان کرد و بچن نەوتەکە بگرنەوە ئەجا لەبەر ئەو قسەم هەروە قسەچی ئەوە بوو گوتم ئەگەر نوێژیان کردووە دیار زۆر پەڕێ ئێستاش خەڵک هەموو ئەو قسەی لە بیرە ئێستا کەواتە لەو کاتی لەو ڕۆژی نەوت دەرهێنرایە هەتا ئەو لەحزەی لە ناو کوردستان ناکۆچیە ینی متتەفق نەبووینە کەس نە ڕەوشنبیران نە حیزبەکان لە ناوەخۆ و نە میلەتیش تەنها ینی ئەگەر ورد بینەوە لەو پرۆسەی ئەگە کورتی کەینەوە سەرجەم پرۆسەی دەرهێنانی نەوت هەتا ئەو لەحزەی بریتە
لەوەی کە باسیەکەم هەرچی خۆشگوزەرانی هەبوو لە کوردستان چوە تورکیا هەرچی قەیرانی تورکیا هەبوو هاتە ئێرە ئەوجا ئەمن زۆر جار وعدم بە گەنجانیش دەدا کە قسەیان لەگە دەکردم دەیانگۆ گەندەڵێکی زۆر هەیە چی بکەین دەموە هیچ مشکلە نییە ئەلحەمدە داهاتی کوردستان بیرەنەوتەکان ئەوەندە زۆرە گەندەڵیش بکەن بەشیمە هەر دەمینێ و دەیکە بەڵام ئێستا ڕاستی بە پێی ئەو راپۆرتی چاودێرە دووەلیانە کە لە بۆمان بازەکەن دەرێن نەخێر بوونیەی تەحتی نەوتی کوردستان تەرت و وێران کرایە یعنی بیرەنەوت هەیە ئەو ڕەنگە کاعلی دوای زیاتر بە دەقیقتر باسێک دەکا ینی یەک لەسە هەشتی ماوە ئەویتکەی دەزانی چۆکایشتیا بە بێویستانی دەرهێنرایە زۆر ینی وەکبری چاودێری ئەویان نەکردیە کواڵیتیکە ینی ئەو بیرەنەوتی ئێستا شیواشۆک ئەگەر لە دەست عێراق وایە ڕەنگە 150 ساڵی دەخایەن عینی بیرەنەوتی ئەخەرخۆ بیرەنەوتەکانی بابە گۆرگۆر کاتخۆی هیرۆدس کە هاتە ئەو منطقی لە خەڵکی پرسیە گوتیارەوە ئاگرە چیە خەڵک نەیانزانیا ئەو یە گوتی چاکە یە گوتی فلان ئەوە یە گوتیەوە لە دوای ئەوەی فلان شێخ مرد و ئەوە پەیداوە نەیانزان ینی لە هەینەوە نەود لە کوردستان هەیە هەر ئەگەر سینۆ هەتان خوێندبی شتێکی زۆر عەجایب باز دەکرد دەرێ چرایەکانی ئەسکەندەرونی ئەو کاتی ینی پایتەختی فیرعەون دەرێ ڕووناک دەکرانەوە بە زەیتی دوو شوێنان یەک لە باکۆ یەکیش لە باسی نەوتی بابە گورگور دەکات دەرێ لەو دوو شوێنەی نەوت چووە لە بۆ ئەوەی لەو کاتیەوە بەڵام بەڕەسمی لە ساڵی 1970 یان لەو ئەوەی دەست پێ دەکا نەوتی کوردستان لەو کاتیەوە نەوتی کەرکووک دەڕوا تا ئێستا هێشتان هەر ماوە ینی بزانین بەرپرسانی ما قیادەکانی ئێمە دەست لە بۆ هەر بیرەکیان بریە تەرت و وێرانیان کردە ئەجا کە دەریشیان کردێن میلەتەکە ینی خێرەکی نەدیتێ ناخۆشترین قسە لەو فترێک کە هەمومان جێمان لێبوو قسەی سەرۆک کۆماری تورکیا بوو کە ڕووی لە میلەتی تورکیا کرد گوتی ئەمێن بە نەوتی شیمالی عێراق نیوەی ماڕەکانی تورکیام گەرم کردەوە بە غازەکەش نیوەکەی تری گەرم نەکەم ئەو کاتیکا و قسەی کرد هەموو ماڵەکانی ئێمە سارد و سوور بوون لە نەوتی خۆمان لە غازی خۆمان ینی بەو سعرە گرانەی لە بۆ خۆمان بێویژدانیەکە لەوەیە نەوت لە بۆ تورکیا بە 22 دلار لە بۆ خۆمان نزیکەی بە 150,000 160,000 نەوت دەدرا ئەتوو ئەو هەمووی ینی ئەگا ئەو سەرنجامی نەوت دەرهێنانەکەبی ئەوە موچەت پێ نەدرێ پێی مەشاریعەت پێ نەکرێ دەزانی لە هەمووان عەجایبتر کە هەرچی چاودێری دووەلیە پێ ئەجێ دەرێ وڵا 35 میلیاریش لەسەر قەرزار بووینەوە هەر کەس سەری لەو بەعادڵی دەرناچی هەر متعلق بەو بابەتەی لەبەر غەڕەت نەبووم یەک چارێکەیان 20 دقیقیان دانایە لە بۆ من نازم وڵاشتە چوە نوێنەرێکی نەتەوە یەکگرتووەکان سەردانیان کردین زۆر بە تووڕەی قسەی کرد ڕاستی زۆر دڵسۆزی کوردیش بوو بەس لە پێشدا باسی کرد گوتی وەڵای من شارەزای کوردستان هیچ نیمە بەڵام پێم عەجیبە ینی تووڕەیەکەی وا بوو گوتی ئەمە نوێنەری نەتۆ یەکگرتووەکان وهاتیمە لای ئێوە ئەنگۆ think تانکردن وەی زانی ئەمە زۆرمان شت بەدەستە نەیزانی وهانی ئەمە لە کوردستان چێ شتی بەدەستە هەر وتی تعجبم تقریبا لە بێعەقلین گۆدێ ینی ڕووی لە من کرد نەفتی دەدەنە تورکیای بە 22 دلار وەرە ئەم نەتۆ یەکگرتووەکانم ئەمن زامن وەرە بدا عێراق تەسلیمی عێراق ئەمن 98 دلارتان لە بۆ دەبینەوە ئەوە چیانگۆ ینی خەریکی بوو برێوە چ عەقڵێکتانێ ئێمەش چ برێم تا قسەکەی خلاص کرد و گەلەکی بە تووڕەیی دوای پێم گوتم وەڵامە کەستمان لە دەست نییە لە کوردستان سەرکردەکانیش چیان لە دەست نییە برێ من عایلە یەک دوو عایلە نازەمەڵێ یەک دوسێ کەس شتیان بەدەستە دەنا مەکتەب سیاسیەکانیش ئەو شتانە نازان ئەجا دەگەڕینەوە سەر ئەوە وەکو پێبرێ ئەوەلیاتی قراراتی محکەمەی ئیتیحادی لە ئەوەلی نەوتەوە تا ئێستا میلەتی کورد متفق نەبووە لەسەر ئەو نەوت دەرهێنانی ینی هەر با بڵێن ڕخنا هەبووە هەڵسەنگاندن هەبووە تا گەیشتە ئەو ڕادەی ئێستا وای دەخوێنمەوە ئەمن تێکڕای خەڵکی کوردستان چاوەڕێی دەکرد محکەمەیەکی کوردستانی و قەراری دەربکە حەقوا بوو ئەگە وەتەنیەت هەبووایە ینی لە بابی ئەو قەرارجبریکا کە ستۆپ ئەوە چ دەکەیت و نەوتی کوردستان چ لێ دەکەیت
بەو شێوازە و لەوە زیاتر بەڕەئی بنوای تێگەیشتیمە هەر دادگایەک لە جیهان ئەو قەراری دەرب کردا باە خەڵکی کوردستان پێی خۆش بوو ئەوە بۆ شێوازەی جەوە چناوەکی لێ دەندرێ یان نا ئەوە جیایە بەڵام دەبی باسی ئەوەی بکەین کە لە پێشی دادگای فیدرالی عێراق حەقوا بوو ئێستا ئەو قەراری محکەمەی کوردستان دەریکرێت لەو یەک دوو ڕۆژەی دەبابی ئەو بەرامبەر نەوتی کوردستان دەربکە دەبابی ئەو نەوتەکەی ڕایگری بەڵام ئەوە عێراق دەست پێشخەری کرد ئیسیفادەی لە چکە ڕەنگەوە کاک عەلیش هەندێکی بازەکە دکتۆر عەبدولباریش ئەگەشتێکی باس کرد چکە هەم لە لزنەی قانونیە لەوێ هەم نزیکشە لە قەرارەکان اتهامی ناکەین برین دەستی هەبووە لە قەرارەکان بەڵام نزیک بە لەوێندرێ یعنی وەکو برێ ئیسناد دەکاتە سەر مادەی دەستوری ئەوە بەخۆیان دەزانن بەڵام تازە قەرارەکەیاندایە و دوو نوێنەری کورد تێدا بە هەردوو ئیمزایان کردیا تازە کەلچەوەی نەبایان مفاوەزات و شتوها ینی ئاخر شت ڕەنگە هەمووتان جێتان لەوەی نەبوو بەیانی وەزارەتی نەوتی عێراق لەبارەی وەفد شتێکی گۆ بەس هەرێمی کوردستان یعنی ئەمە کە هەممان شەرمان بخۆن مایە دەنا ڕست حیات چوون بوو لە بەیانەکەی دەرێت چیتر وەفدی بێمستەوا نێتە بەغدا ئەگە وەفدەک دێ با مستەوای هەبی لە شتان بزانی ئوسوولەکی بزانی ئەو جەبێ لە گەرمەدانیشی دەنەبانێ یعنی ئەوە لە بۆ کورد دەزانین چەند ناشیرنا ئەو قسەکە بێمستەوە چکە لێ ڕاستی قسەکە ناخۆشە بەس یەک لەوانە شتێکی گوت هەتان وەفدی کوردی نەبینی نازانی معنای دیبلۆماسیەتی غەبیتیە ئەوە هەموو ڕاستی ئەو دەسەڵاتەیمە ڕێک حیای مەی بردێ لە هەموو ڕوویەکەوە هەرەوە نییە بری لە جیهان ناوی ناشیرنە وڵام من لەسا ئەوەی شتێکتان لە بۆ باس بکەم یەکێتی ئەوروپا وەفدەکی یەکێتی ئەوروپا داوای ئێمەی کرد دیار بوو لە بۆ بەیانی جەنابی کاک مەسعودی دەبینی بە داوای مەمەش وڵات چوین وڵات دوایی دکتۆر عەبدولباریش ئینزیمامی وەفدەکەی کرد ڕەنگە 10 کەس دەبینەمە لەوێ یەک لە ئێمە باسی کرد گوتی ئەمە دەمانەوێ حەزمان لێ قسەکتان هەبی لەسەر کورد و دەوڵەتمان نییە و بەخۆزانی کورد چای بە ئەزنەبی بکەی تۆزێک دەنووزێتەوە ئەی پێی دەگوترێ خطاب البوکایی بڕێک دەگیریە لە بۆ وەسعی کوردوس ئەویش هەر تەماشای کرد گوتی ئەتۆ حەز لێ بێت دەوڵەت گوتی ئەرێوەڵە وێ دەبڕە ئەو تیمەی بگۆڕە ئەو تیمەی دەسەڵاتدارانی خۆتان بگۆڕە هەموو شتێکتان لە بۆ دەبی هەتا ئەو تیمەتان هەبی یەک ئیشتان لە بۆ جیهان نە ئەویش گوتی لەبەرچی گوتی وەڵا ئەو تیمە ناوبە قسەکە گەلە ناخۆشە ئەم هەمووی ناکەم ئەوی ئەو گوتی وتی وەڵا ئەو تیمە ناوبانجی لە جیهان بە هەندێکی ئەوە ناگوترێ گوتی بە مافیا و ژن کوژ و قۆڵ بڕ و لەگە شەریکاتی خراپ و گوتی لەگە ئا بەناوبانگە ئەم لەگە ئەوەی ڕۆیتەری لە مارێمە هات گفتوگویەکی لەگە من کرد گوتی ئەم 3 مانگە لە کوردستانم گوتم تخوا توشتی ناشیرنت گەل دیتێ لە کوردستان لەو مەسولانە مەجێڕە گوتیەوە بەڕاستە گوتی هەرچی مەراکزی دنیاە هەرچی ڕوئاسای دنیاە دەزان سەرکردەکانی ئێوە چۆنە گوتی لەبۆ باسکەم گوتم نەعڵە ئیگەر هەر بە ئەومان ینی ئەوە وەزعەکەی جا لەبەرەوەی قەراراتی محکەمەی ئیتیحادی کوردستان بەرامبەری خۆی پێڕاناچی ڕاستی کتابی ئەوەی ناوەندی توێژنەوەی ستاندەر دکتۆر ڕعد بەر پرۆفیسۆرە لە هەولێری لە خوێنیش دەریان کردیا توێژینەوەشی لەسەر کردێ ناوەکی زۆر جوانی لێنایە ناوی لێنایە تاپۆی ڕەشە بەغدا تاپۆی ڕەشەکەی بەغدا چکە زۆر باسی ڕیفراندۆم دەکرات تاپۆی ڕەش تاوان هیچ ئەساسی نییە وەگەت ئەوە ئیوان ئەو دوسێ فەقەریان بەکارهێنایە ئەگەر ڕیفراندۆم تاپۆی ڕەشە فەقەرەکی بەکارهێنەوە وا بەکارهێن دا توش بەکاربین بەس بەڕاستی قسەکەی ڕاستە ڕیفراندۆمەکە هیچ ئەو بەخۆی چوونە لە بەغدای هەریان وەشانتەوە هیچ ئەساسەکی نمایە وێستا هەر عیبیشە لە بۆ ئێمە هەممان لە بۆ محکەمەی کوردستان و لە بۆ دەسەڵاتی کوردی کە بەرامبەر نەوت و غاز ئەو هەموو پێداگیریەی دەکا بەڵام کاتە کە ڕیفراندۆمی هەروەشاندەوە گوتیان سەرچاو ڕێزی لێ دەگرین سڕی دەکەین ئیلتیزامی پێ دەکەین ما ئەو دادگای کوردستان هیچ قسەی نەکرد زۆر عیبە ئێستا لەسا نەوت و غاز قسەی دەکا بەڵام لەسەر پرسەکی مافی چارەنووسی گەورە کە مەجالیش هەبوو
و زۆر سەربەرزیش بوو ئەگە قسەیان لەسەر بکرێت ئێستا زۆر سەرشۆڕیە قسە لەسەر شتێکی دزی و ڕاوڕووتی دەکەن بەرامبەرام بەر پرسی مافی چارەنووسی کوردستان زۆر سەربەرزی بوو بەڵام نیان کرد کەس نەیکرد ئەمە هەمومان ئەوەی دژیش بووین چارەمانە بوو لە بەرامبەر محکەمەی ئیتحادی سەوی خۆمان شۆڕ کرد و ڕەت بوو بەو شەرتەیە ئەو محکەمەی ئیتحادی ئەسەری ڕەجعیسی هەیە یعنی ئەگەر 10 ساڵی بکە جەماعەتێکی باش پەیدا بن ڕیفراندۆم بکەن یان داوای دەڵێن ئەو محکەمەیە دەرن ئەوە تا دەسەڵاتی کوردی بەڕەسمی ئیمزای لەسەر کردیە کە ڕیفراندۆم هەروەشاوە و ئەو دوو کەسەی کە متتەهەم بوون بان کرابوون ئەوی پێی دەگوترێت تەرتیباتی قانونیان لەسەر لادرا تا کۆتایی هات یعنی ناتوانانی بکەوتای بە پێ ئەو موافقەی کوردی لەوەر هەندێ ئەوە تاپۆی ڕەش نییە بە هیچ نەوەک ئەوانەی ئەم دوسێ جار داوام لە جامیعەکە گوتم ئەگەر ڕاستە یعنی وەرە فەرم با جامیعەک بری ڕاستەوە تاپۆی ڕەشە یان بەعستەم شتێکی قانونی ماوە هیچی نەما بەڵام ئەوەی بەغدا گەلە ناخۆشەمە ئەو وەسفانە دەکەین شتی خۆمان هیچ نییە و شتی بەغداش مهم بکەین ئەوها نییە ڕاستەکەی وەکو خۆی باز دەکەین ئەوەی کوردستان هیچ نییە وەڵا بەس ئەوەی بەغدا محکەمەی ئیتحادی بە پێی دەستور بە پێی پێگە قانونیەکەی دەتە تاپۆی ڕەش لە بۆ بەغدا هەر دەمەچی بەکاری بینی قوەی تەنفیزیەکەی وزە لێرێ ئێستا بتوانیان نەتوانیان پرسیار زۆر لەوەش دەکرێت ئەرێ چۆن جێبەجێ دەکرێت ڕاستیەکەی ئەگە برێ ئەو قەرارە هەمووی قانونیە ڕەنگە سیاسیشی لەگەربی بەڵام جێبەجێکردنەکەی ئەوەیە هەر دەمەچی حکوومەتی بەغدا تۆزە وەزعی باش بی هەر کەمەک ڕاستن جێبەجێ دەکرێت بەڕاستی جێبەجێکردنەکەشی زۆر بە ئێشە چکە پێداچوونەوە بە عەقدەکان دەکرێت کە ئەوە ئیشی کاک عەلیە ئێستا لە بۆتان بازەکە ئەمن دەرێم ئەو عەقدانە بێن کە هەتا ئێستا بە کەسوانیان پیشان نەدایە و ناچارن بێ پیشانی بدەن بێ و بێتە گۆڕێ و لە ناو خەڵکی پیشان بدەن ئەم بەڕێی من هەرێمی کوردستان ئیشاڵە دەمینێ بەڵام دەسەڵاتی کوردی هەرنامینێ چکە ئیمزای لەسەر شتی وا کردی ئەنگۆ ئاگاتان لێ دوسێ جار ئەکسۆنۆبیل داناغاز لە سکاڵاکانی چەند جارە ملیار لەسەر کوردستان دەباتەوە لەبەرەوەی ئەو بە پێی قانون جوان ئیشەکانی کردیا ئەوانە لێرە هەر ئیمزایان کردیا ئێستا هەندێک معلوماتمان لەسەر عەقدەکەی لەگەڵ تورکیا هەیە دەڵێن تورکیا شتێکی بە کورد مۆر کردی گوتی وەرە دەبی لە بۆ مۆرکەی ئەگەر دەسەڵاتی بەغدا ڕاز نەبوو دەبی هەموو تعویزاتەکان ئەتوو بدەیەوە ئەوە ئەو خاڵە پێدەچی ڕاستیش بی ئەوە هەر هەرێمی کوردستان لە بن دەرنایە یعنی ئاستا دەبی دوعا بکەین برین ئەو ئاەتەی کە خوای گەورە گوتی نەک عەزرەتی نوح خوای گەورە باق نەزرن گوتی قول یعنی ئەو پێگو ئینزلنی مەنزیلەن مبارەکەن لە شوێنەکەم دابەزێنە مبارەک لە کەلیمەی قورئانی بە معنە داهاتی زۆر لەو شوێنە من ئەیش لە جوودی دایبەزان یعنی ئێستا خەریکە برێم ئەوە لە بۆمە لەسەر دەستی دەسەڵاتی فاسی دوار لێ دێ ڕەنگە کەمم مابی کاک ئاری چەند دەقەم مایە باش وەقتیان بەدەستەوە دیکتاتۆرن ئەدی دەبی شتی تکەیان بەدەست بیچمان لێ بکەن بە کورتی دەسەڵاتی کوردی ئەوە ئەمانینە قسەی بکەین بەخۆی ئەمە ڕقوقینە نییە قسەکردن نەئامێن نەکاگەل نە باقی برادرانی کە لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەن جاروێ بە توندی قسە دەکەن کەس ڕقوقینەمان لەو دەسەڵاتەی نییە لەو سەرکردەی نییە والله ئێمە هەموو پێمان خۆش بوو ئێستا ئەو مەجلیسەش قەناعەتمەیە هەموو پێمان خۆش بوو کاک فلانە نازەم چێیە نی چارێکە عەدالەتە چی هەبوایە چارێک والله هەموو پێ ڕازی بووین هەموو خزمەتمان دەکرد یعنی چ بکەین بەڵام بە خۆتان دەبینن چۆنە هەر چی پێی درێ کاکە ئەوەی نەکەی کورە ڕیفراندۆم نەکەی یعنی خەریک بوو ئەمە سافرەتی دەزین برین کورە خلاص کورە کەوتی وەقتی زائق کەرکووک دەڕۆ وا لێ دێ بەجێ کەسیان نەکرد عینادیەکە دوایەکەش تەسلیم بوون باشە لەو مەجلیسەی چی هەبوو نەزانی کاگوشیار وای لێ دێ هەموو کەس دەیزان کاکە وا مەکە کورە بیچێت هەتا مەکتەب سیاسی خۆیان لە دانیشتنە کاکە و دانیشتنە چی بکەین ئەو وەسعی چارەسەر بکەین گوتبی ئەگە لە سەهان دێ ئەمن نایم دانانش دوایەکەش وڵام جاروێ بە سەبەر نازم چێ لاولێر گوتوێری ئافرەت قاپی دەشت ئاوڕی لەوەی ئەرێکەی کاگوشیاری دەردەکەن یعنی وای لێ هاتبوو هەموو کەس چاوەڕێ بوو کە کاگوشیاری دەرکە لە بۆ ئێمەی کورد ڕاستی بڕێک ناخۆشە ها یعنی جارەچیان دەرکردیان
ئەو جارە دەینێریەوە بەغدای جارشکەش دەری دەکەنەوە یعنی وەکو برێی شکۆی هەرێم و میلەتەکەش دەشتی ناخۆشە ها ئەوە زۆر نابێ ئەمە پێمان خۆشی بەڵام ئەوە سەرکردەک دەیکات گوێ لە هیچ شتێک ڕناگری ئاوا بەسەر کوردستان دەینی کەواتە هەتا ئەو دەسەڵاتە کەوا پێدەچیش هەر لە سەخ دەسەڵات بێتە هەرێم دەگەین تا لێوار یان عینی هەڵدێر هەینێکە و جەنازم وەڵامە چ بکەین ئەوە ئەو کاتی ڕاستی وەک بڵێ مەسئولیەت و گوناحکە دەکەیت تا ئەستۆی هەموو لایەکمان کە بۆ ها پەرتەوازەین بۆ مەستۆپەکمان بەو برادران نەکردین کاکە بەسە تو ئەخ وڵاتەکە تێکدا ساڕێک نییە دنیا